ئەوەی تاوەکو ئێستا ڕوونە لەبارەی ڤایرۆسی کۆرۆناوە دوو شتە. یەکەم، ئەم پەتایە نزیکەی 12 مانگی دەوێ تاوەکو لە ڕووی تەندروستیەوە چارەسەرێکی تەواوی بۆ دەدۆزرێتەوە. دووهەم، لێکەوتابووریەکانی کۆرۆنا بۆ چەندین ساڵ بەردەوام دەبن. ئەوەی ڕووی نەداوە ڕوودەدات. بەخێر بێن بۆ یەکەواڵ با پێتان بڵێم چۆن جیهان بەرەو داڕوخانی ئابووری دەڕوات و هەرێمی کوردستان لەکوێی ئەو مەسەلەدایە. هێشتا مانگەکانی سەرەتای کۆرۆنایە و سەر و ملیۆن کەس توش بوون و هەزارانیش ڕۆژانە گیان لەدەسەدەن. لەولاشەوە گەشەی ئابووری جیهان بەرەو سفرە ڕوات. با هەندێک ژمارەتان پێ بڵێم. 200 ملیار دۆلار تاوەکو ئێستا زیانی فڕۆکەوانی و کەرتی گەشتیاریە. 300 ملیار دۆلار زیانی کۆمپانیەکانی تەکنەلۆژیا. 100 ملیار دۆلار هاتوچۆی بازرگانی و 300 ملیار دۆلار زیانی بۆرسە و کۆمپانیەکان. ئەمە لە ملیار، با بڕۆین بۆ تریلیۆن. ئەمریکا 2 تریلیۆن دۆلاری ڕاکێشاوە بۆ ڕێگەگرتن لە قەیرانی ئابووری. ئیتالیا دەڵێ 1 تریلیۆن دۆلاری دەوێ تاوەکو جارێکی دیکە بکەوێتەوە سەرخۆی. وڵاتانی G20 شەڵێن دەبێ 5 تریلیۆن دۆلار خەرج بکەین تاوەکو بچینەوە دۆخێکی سەقامگیر. بەریتانیاش دەڵێ دەبێ چین 6 تریلیۆن دۆلار زەرەری داڕمانی ئابووری جیهان بدات و نابێ وا بە ئاسانی بۆی دەرچێ. دەزانم مێشتان بەم ژمارانە ئاڵۆزە. ئەمەی ڕوودەدا هیچ کات ڕووی نەداوە. ئەوەی هۆکاریشە هێندە بچووکە هێشتا نەبینراوە ناوی ڤایرۆسی کۆرۆنا و پەتای کۆڤید-19. لە ڕۆژاوە هەموو دەوڵەتەکان خەریکی دەرهێنانی پارەن لە خێزێنەکانیان و خەرجکردنی تریلیۆنان دۆلارن بۆ سەقامگیرکردنەوەی دۆخی تەندروستی و ئابووری. بەڵام لەم ناوچەی خۆمان سەرەڕای کۆرۆنا هێشتا خەریکی ناکۆکی سیاسی و شەڕی پیاوە بەهێزەکانین. لە پاڵ کۆرۆنا جیهان لە مەترسیەکی دیکەی ئابووریدایە. ئەویش شەڕی نرخی نەوتی نێوان ڤلادیمیر پوتینی رووسیا و محەممەد بن سەلمانی سعودیە کە ئابووری ناوچەکەیان زیاتر مەترسیدار کردووە. بەڵێ محەممەد بن سەلمان دەیەوێ عنتەریاتی پوتین ڕاگرێ چونکە رووسیا ئامادە نیە بەرهەمێنانی نەوت لەسەر حسابی سعودیا کەم بکاتەوە. بن سەلمانی 34 ساڵ یەکێکە لەو کەسە دەگمەنانەی ئەم جارە بە پوتینی 68 ساڵی گوتووە بوەستە ئیدی قبول ناکەین. بەڵێ سعودیا سەلمان دیەوە کە حاکمی نرخی نەوتە و بە یەک هەڵوێست نرخی نەوتی هێنایە خوار 30 دۆلار. پاش دابەزینی نرخی نەوت ڕیاز پەیامێکی بۆ پوتین ناردۆ و گوتوویەتی ئەوە دەرکەوت ئێمەین بڕیار دەدەین بۆ نرخی نەوت نەک تۆ. رووسیاش وەڵامی دایەوە و گوتی خۆتان زیاتر زەرەر دەکەن و ئێمە ئابووریەکەمان زۆر پشت بە نەوت نابەستێ. رووسەکان دەزانن سعودی ئەمساڵ لە ژێر زەختێکی زۆردایە. لەگەڵ کورتهێنانی بودجە بەهۆی نرخی نەوتەوە ڕەنگە بەهۆی کۆرۆناشەوە سعودیا حەجی لەدەست بچێت کە لە دوای نەوت داهاتی دووەمە بۆ بودجەکەی. بەڵێ شەڕی ئەم دوو پیاوە بەهێزە لە پاڵ کۆرۆنا زەرەری ملیارەها دۆلاری داوە لە ئابووری ناوچەکە و تەنانەت ئابووری وڵاتەکانی خۆشیان. سعودیا بە دۆستەکانی گوتووە پشتی پێوە نایەشێ و لە خەزێنەکەیدا 490 ملیار دۆلار هەیە. رووسەکانیش دەڵێن ئێمەش 440 ملیارمان لە خەزێنە هەیە و ئامادەین بۆ شەڕێکی درێژخایەن. ڕەمپیش هاواری لێ هەستا و دەڵێ قبوڵی ناکەم ئەم شەڕە و دەبێ نرخی نەوت بەرز بێتەوە چونکە چەندین کۆمپانیای ئەمریکی مایەپوچە بن. بەهۆی بن سەلمان و پوتینەوە نەوتێکی زۆر لە ناو کەشتیەکان ماوەتەوە و نەکڕیار هەیە و نەفرۆشیاریش حەز بکە بەو نرخە بیدا. بەڵێ لەلایەک
لێکەوتەکانی ڤایرۆسی کۆرۆنا و لەلایەک دابەزینی نرخی نەوت و دارمانی ئابووری جیهان ئاسان نییە بۆ ئەو دەوڵەتانەی خاوەنی تریلیۆنان دۆلارن. ئینجا دەبێ بۆ حکوومەتێکی نادەوڵەت چۆن بێکە خەزێنە نیشتیمانیەکەی خاڵیە و دراوسێکانیشی هیچ کەیفیان بەناوەکەشی نایەت. ئێستا لە کوردستان شەقامەکان چۆڵن و گیرفانەکانیش بەرەو خاڵی بوون دەڕۆن. بەڵام لەم قەیرانانەشدا شەڕی حزبی و قسە و بەیاننامەی سیاسیەکانمان زۆر و زەوەندە و هەندێکیشیان بێمنەتن. باشە برادەران، داعش و ئێستا کۆرۆنا یەکتان نەخا دەبێت چ داهاتوویەک چاوەڕێی ئەم کوردستانە بێنازە بکە. بەسە بێتام بوو